اینجا سڵاو و ڕێز و حرمەت بۆ هەموو لایەک ئازیزان و خۆشەویستانی بەندە. ئارام ئەحمەد ئەو چییە کاکە تۆ؟ ئارام ئەحمەد بۆ هەموو جانشین کردووە. چه خەبەرە کاچی خۆم؟ وەڵڵاهی سەیرە بەڕاستی وەزعەکە شلووقە. بەخێر بن ئەزیزان، بەخێر بن. پەلەمەکەن جا من تەسبیح شین، جل شین، کورە سەعات ئەوانە هەمووی شین، کورە ئەمە هەر شین، یعنی هەر بەتەواتی ناخۆشم کردووە. بەڵام بەخوا تاوەرە واکە یارە مەحمە تۆوەکو لە تیفی سەلەفی پێ ناکرێ. نا وەڵڵا برا ئەوەش پیاوی خۆیەوێ کاکە، ئەو نەوعە لە ڕاوشی بەڕاستی پیاوی خۆیەوێ کاک، خۆ بە هەموو کەسێ ناکرێەوە. برای من دەی بەخێر بن خۆشەویستانی من، سەرچاوات نەموتان بەخێر بن ئازیزان. گەرمە خۆشەویستان، دوو ڕۆژ سێ ڕۆژە هۆڵەندایش گەرمە، بەڵام ئەمڕۆ باشتر بووە تۆزێ تەقریبەن 30 دەرەجە بوو. بەیانی فتر خۆشترە بێت. ئاوە یاخوا بەخێر بێن سەرچاو. بەخوا مهمە. عزیزان ئەمشەو تەحملکەن کە کۆمەڵی قسە و باس لە خزمەتان نابم، هیوادارم کە بتوانم کۆمەڵی حەقایق بۆ هەموو لایەک بخەمە ڕوو. ئیتر هەرچێکیش هات جاری وا هەیە من هەندێ ڕەخنە بە شکلەشی کۆمیدی دەرە بڕم بەلاتانەوە ئاسایی بە ڕۆحی ڕاضی وەریگرن. سەرەتا ئەمەوەیە کە لە بنەماڵەی کەریمخانی برادۆستەوە دەست پێ بکەم زۆر بە کورتی. ئەوە ئیتر وردە وردە ئەچمە ناو بابەتەکانەوە. ئەوان لەم ڕۆژانە بڵاو بۆتەوە کە ئەیانەوێ وازێشێتی بێنن. منیش شتێکم نووسی بوو، بەڵام شتەکە کاتی بوو لەلایەن بەروەرحاڵ. ئەمەوێ لەسەر ئەوە سەرنجی خۆم بڵێم، لە دواییشە وردە وردە بڕۆمەنەوە باسەکان. ئەوەی کە سەرەواوێک ئاگای لە مێژوو بێ، ئەزانێت کە لە مێژووی ئێمەیە خانی لە بزێڕین چ گەوهەرێکی ناو مێژووی ئێمە بووە و ئێستاش نەوەکانی لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاری و خۆناغە جیاوازە هێشتا تند دەستیان گرتووە بە قیەم و بەهاکانی خۆیانەوە و خاوەنی دەرک و ماڵ و قسەی خۆیانن، بنەماڵەیەکی ناندەر و پشتیوانی خەڵکی ڕەش و ڕوود بوون و دەڤەرەکەی خۆیان. ئەمە سەرڕای ئەوە لە ئاسێکی باشی شاعونەی کە من بزانم پەیوەندیان لەگەڵ ئەمریکیەکان ئەوانە هەیە. بۆیە وەکو چۆن داهاتی ژینگە پارێزی کوردستان بەراورد ناکرێت بە داهاتی کەچێکی وەکو بە نمونە ئیلۆن مەسک، ئاواش مێژووی ساختەچێتی یەکێتی بەراورد ناکرێت بە مێژووی پڕسەروەری برادۆستیەکان. بەڕاستی خۆی لە سەرەتاوە کە من ئەو برادەرەی برادۆستیەکانم بینی لەگەڵ پاڤڵۆوانە ڕاوەستەوە بەلامەوە سیر بوو، یعنی نابێ ئینسان بەڕاستی خۆی بچوو کاتەوە. کەسێک کە مێژووی خۆی و بنەماڵەکەی لە سەرانی حیزب و لە خودی حیزب گەورەتر بێ و لەوانیش ناودارتر بێ و بە هەزاران کەس لە پەیوەندی خوێنەوە هاوسەنگەری بێ، لەگەڵ دەوڵەتێکی وەکو ئەمریکاش پەیوەندی هەبێ و کۆمپانیای هەبێ، سامانی هەبێ، ئەمانەی هەمووی هەبێ، بەڕاستی پێویستی بە حیزب چییە؟ پێویستی بە حیزب نییە. بەڕاستی ئازیزانی ئارام ئەحمەد، حیزب بوون بۆ کەسێکی لاتوو لۆتی و قۆڵبڕ و ساختەچی و نیەتگڵاو دز و دەستبڕ و مافیا چاکە لە حەقیقەت. ئەگەدا هیچ باش نییە حیزبێت، چونکە هەمیشە پێویست بە حیزب ئەبێ بۆ ئەوەی کە مەلەفەکانی داپۆشێ. وەکو چۆن بۆتان باسەکەم دکتۆر لەتیف ئێستا چۆن پاوڵ ئەوێ مەلەفەکانی بۆ داتەشی کەشەکانی بۆ حەل بکەم. من کەوا ئەڵێم هیوادارم کە ئەگەر خەڵکیشیان نات بۆ ماڵیان بۆ ئەوەی کە واز لە یەکێتی نێنن، بەڵام دیسان لەسەر پێی خۆیان ڕابوەسن و یەکێتی دەستی لە بکێشنەوە و یەکێتی نەبن و پارتیش نەبن و خۆیان وەکو بنەماڵە بمێننەوە و من پێم وایە کە برادۆستیەکان لە یەکێتی و لە پارتی زۆر زۆر گەورەترن. پێویست ناکە بەڕاستی لەگەڵ ئەوانە. ئەینجا لێرەوە پێتان ئەڵێم هەموو تەمەن من دژی پارتی و بنەماڵی بازاری بووم، دژی سیاسەتیان، فکریان، خیانەتیان بووم لای قەتا.
بنەماڵەی بارزانی ئەگەر بەڵەیان بۆ بکەی ڕێزی ئەگرن بەڵام یەکێتی بەڵێشیان بۆ بکەی هەسوکاتی پێەکەن باشە چونکە کەلتوری جەلالیەتە لە ڕاستیە هەموو یەکێتی ڕقیان لە یەکترە و کەلتوری جەلال تاڵەبانیش کەلتورێکەکە هیچ ڕێزێکی تێدا نییە بۆ دۆستەکانی خۆشیان یەکێتی لەگەڵ حورمەت ما بۆ کۆمەڵی خەڵکی باش کە لە ناو یەکێتیە هەن یەکێتی خەڵکی خوێڕی و سەرسەری و لاتولووتیانەوێ خەڵکی شەریف و محتەرەم و خوێنەواریان ناوێ مام جەلال و چواردەورەکەی هەموو شەقاوە بوون هەمومان بیریمانە کە کێ دەجا تەڵەبانیا بوون کاتێک کە کۆسێت سەرۆکی حکوومەت بوو وە کاتێک کە هێز و گوڕی تیا بوو بە نمونە چواردەورەکەی هەمووی سیارە دەست عەمود دەست تەل دەست مەحاویلە دەست هەموو ئەمانە بوون بەڕاستی نەوشوام سەفا چ لە ناوێکێتیاوە چ لە گردەکەیە کەسان یەک و سەرکەوتی کوبە و دەیان و سەدان کەسێکی لە دەورا بوو کە هەمووی خەڵکی لات و لوت و خەڵکی درۆزن و پیا و کوژ و ئەرم بابەتانە بوون لاهور تاڵەبانی ئەویش چواردەورەکەی پڕ بوو لە خەڵکی ماستاوچی درۆزن پارەخۆر ساختە لە حەقیقەتە هەر لەبەر ئەوەش بوو دوای هەشتی تەمووز من وەک کەسێکی ئازادی خواست ئەویستەم لێکرا و پشتیوانیم لێ کرد سیرەکەم لە ڕێگای چەند ماستاوچیەکەوە ئەچێت تەلەفۆنم بووەکە تا شەوێ پێم وتم برای من ئەمە زۆر عیبە لە ڕێگای کەسەوە تەلەفۆن بۆ من مەکە پێت خۆش بوو ڕاستە و خۆ تێل بکە پێت خۆش نەبوو مەیکە خۆ من هیچ کارێکم بە تۆ نییە و ئیشم بە ئێوە نییە بەڕاستی و من پێم وایە ئەستەم لێکراوی پشتیوانیم کردووی منەتیشم بە هیچ خۆ کەس بە منی نەوتۆ بەڕاستی من خۆم ئەوم کردووە منەتیشی نییە لە ڕاستی هەر پێویستیم بە سوپاسێکیش نییە دواییش چواردەورەکەی هەمویان چۆنیان کرد ڕۆشتن بۆ لای پاڤۆڵ و بۆ لای قوبات تاڵەبانی بۆ لەبەر ئەو خەڵکانە لای ئەمانە جێگیانە بێتەوە هەتا بنمونە لای لاهوریش خەڵکی شەرافەتمەند و ئەوانە بەدەگمەن ئەگنا جێگەی نابووە بەڕاستی پاڤۆڵ و قوبات چیان لە دەورە خەڵکی سەرسەری درۆزن ماستاوچی دووڕوو باش نییە جا ئەم ماستاوچیانە بۆ پارە و دەسەڵات چواردۆری پاڤۆڵ و قوبادیان داوە وەڵ چۆن چواردۆری مەسرور ئێن نەوشیوانێن جەلال تاڵەبانیان نا لاهوریان ئەلەم بابەتانە ئەمانیش هەر بە هەماشکڵ ناهێڵن کەسێ لە دەرەوەی خۆیانە ئەگەر لە ڕێگەی ماستاوچیەکانە نەبێ سڵاوێکیشیان لێ بکات باش ئەوان وا ئەزانن چونکە هەمویان دزن هەمویان بوون بە ملیۆنەر لەژێر سایی ئەمانەیە وا ئەزانن بەشی ئەوانە خۆیت ئاوان بە لە حەقیقەتە هی ئەوانیش خۆیان هەر ئەو کەسە ماستاوچی و لاکلوت و خوێڕیانێ لە ڕاستیە باش نیە ئەوە برادێکمان هەیە چەند ساڵی لە سویدەیە من لە کاتی کوردستان پۆستەوە بەڕاستی ئەیناسمەوە برادر ناوی ئارامە ئارام قزلەری طبعا وەکو ئاگام لێیە گۆڕستانێک شەیدی هەیە و زۆریشی زەحمەت کێشاوە بۆ یەکێتی چ لە شاخ و چ لە شار و ئەوانە ئەوەتەی یەکێتی هیچ شتێکی بۆ نەکردووە تازە پۆستێکیان بۆ داتاشیوە ئەم پۆستە بەڕاستی هەر پۆستیش نییە وەکو پۆستا باش بیزانین باشە مەسەن دەچێ گوڵێک ئەبا بۆ ماڵە شەهیدێ بۆ کەسێکی کە خوان بە تێکۆشەری دەزانن بە کەسێکی دیێرین بە هونەرمەندێ بە نووسەرێ بە شاعری ئەلم بابەتان بڕواتان نەبێ ئەوانەی دەوروبەری پاڤۆڵ و قوبات هەمی دژایەتیەکەن ئێتر هەر لە خوانم نازانم بۆ ئێ بۆ یعنی خۆ هیچ ناکە کاکە تەنها ئەچێ لەگەڵ دوو سێ کەسات بە باخەیە گوڵە با بۆ لای ماڵە شەهیدێکە با بۆ لای هونەرمەندێکەوە لەسەر ئەوە ڕقیان لێتی ماڵە ئاوی ئەچاری بۆڕەکەن چونکە بۆ ئەیانەوێ هەر خۆیان لە دۆری پاڤۆڵ و قوبات دابن بۆ دزی بۆ گیرفان پڕکردن دوور لە ڕووی ئێوە بۆ سەگ و سەگ بابی باشە کەواتە دەستی بنەماڵەی کەریمخانی برادۆست خۆش بێ لە جێگایەک بن کە ڕێستان بژیرێ و ئەم یەکێتیە ڕێز و ئیحترام نازانێ خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەم یەکێتیە لە تیفی سەلەفی ئەوێ لە حەقیقەتە باشە کۆمەڵێک ئینسانی بەڕەڵا و هەرچی و پەرچی دەوێت ئینسانی محتەرەم و ئینسانی بەڕێزی نایە لە ڕاستیە ئەوانش کە دەوری ئەوانن چونکە هەمووی بوون بە ملیۆنێر و بوون بە خاوەنی پارە ئەم کۆمەڵە سوالکەر و لات و لوتە ئیتر بۆ خۆیان ئەوان ئاوا ڕاستیە بیرەکەنەوە ڕۆژێ دادێ کە ناوی یەکەیەکەی ئەو لات و لوتانە ئەبەم بۆ مێژوو هەمووتان پێڵێن بەڕاستی اینجا ئەڕۆم بۆ بابەتی تر ئەو هەر بۆ ئەوە بوو هیوادارم برا دۆستیەکان هەر کەسێ چوو بۆ لایەن لە یەکێتی وتیان ئەوە لە پێداگر بن عیبە بەڕاستی ئەوە لە حیزب گەورەتن لێکی گەورەتن لە پارتی گەورەتن حیزبایەتی چیکار بخوا بۆ ئەوە زۆر عیبە هیوادارم بەگوێ ئارام ئەحمەدکەن هیچ کاتێ بەلای حیزبایەتی نەشنەوە و نەشنەوە لای یەکێتی بەڕاستی چویشنەوە ئەوە خۆتان بچووکەکەن و کەیفی خۆتانە ڕەبی عافیەتی بێ ئارام ئەحمەد یاخوا عافیەتی ئازیزان طبعا کەمو کورد بۆتان باسەکەم بابەتێکی گەرمیان ناخۆشی ملەنەکان لە بینی چیە باڵەکانی ناویشێتیە کەس نەرە باڵ نەماوە ئەوی شێخ ئەحمەدی نۆکان و قوبات تاڵەبانی لە ڕاسی ئەمان ڕاوەستاوە
وبابتي سران سندن عزداجي كردن همو أمانة لكردستان ولا بشي سيماني أوانا بتايبتي كباسي أويكين لوي هروا بالادست لها بشارنا كاني أم دوائيا زوني قرميان لسد داواي بافل درابا شيخ أحمد نوكان وتكليف كدا كلاني كم همو هوري خوي بدا بودر چواندني كانديدك أما من هم من دبين من أبراج چون كيكيتي لقرميان دنگي زور كمي كردبو هالبجادي بيشو بمحمود سنغاوي بعدناني دادمينا بهمو جافة قرميان يكان وخرج كدني 2 مليون دولار بكوتا وصدفة يك كانديدان بودر چو باشا ام جارة شيخ أحمد نوكان هات شيخ أحمد نوكان طبعا خود زاني قورة مافيا وقورة دزو زوتين بارة برو عالم بابتانا راستا امش باري زوزو باشي خرج كرد بلام دواتر سي كانديدي درچو ك ام بجيري اكدن يكشان اكرمي شارواني دوهميان سلوى سيهمش ايان اكرمكي خانقين بو كأم خرجيهم يعني قدوتا استو لبرامر أمدا بازنكاني تري يشيتي وكو بازني هلبجة كوهاب هلبجيو بازني هولير كقبا طالباني خويو بازني سيماني كرفت عبد الله بو شكستيان هنا دورانديان ولم هلبجادنا يشيتي 52,000 دن لشو هلبجادني كردستانا كميك جا عنديتر خرابتيشي لي براسي با او ما استوتشيانا بشنيشتي بخون بخوان هزو قوليكن حتى بابل وقبات او خلكان دورابي هل بي اور الصواب البراسي هل بكم كان بوين لهولير قبات طالباني 350 دفتر دولاري بس بخشيو بمدولايا قراني كوتا دشي لقلا بو مالي كريم خاني برادوس بلام 30,000 دن لهولير كميان كد بمالي كريم خاني برادوس شو كلا قالنا بو كيسه هو دارم واز بين نوانيش ايتر اما بو بخزو تشينيكي زور بهيس لا قبات طالباني بتايبتر كلا يكمن كوبونوي انجمني سكداتي دواي هالبجادنكا بافل قوتبوي هموتان شكستان هنا جيجل اسو ممندو شيخ احمد قباد وتبي جاء وان باري هالرجال اللي بدست ابوه دواتر قباد عليه ايتر بخيج ناهلم شيخ احمد وتيمكي جاري شيتر باش نقرميان ايتر لموا ام شيروكو شرا لبيني اما موضوع انا ادسي بيكت او لوت مخري خوش علن او كلوتي بخلي او غوش تخوا جارنا بياني تصوركم ها تصوركم او بويلوت او انا قباد ببلا بس البرشتي كسيك بناوي جزاي حمي سمين تيميكي نادا قرميان دسي كل بقوران كاري لهمون جونقا قننقو حكوميا كانا سروكي شارواني وبرهنان قشتو قزار سينما هاتو چو هر همي قورين وهموشي برادراني خواني لناو اوشلاني الدانا جا دو روش بلي استا بوستشي هكذا يمكن دوات الزانيم اما لقازانجي لايكا ودجي لايكي تلا شو كبراسيم امي بليان بم و لم بالمالينا يكسر لام بردو سريموا ومن هيش كاتك ببلغا إيجناكم إسا كمن قصتان بو أكم هجدا بلغم للايا بلغي بمورقرا وبإمزاء ولنا موبايل كما أتوانم لقل أم لايفا للدوايا بوتان دابنين يا هركز بيويسي بو بيبنين باشنيا حتى قسيناو كوبونوا داخل وكان شيانم بي بو أوي همو لايك بيزان إسا بأشكرا أم كالجزايا دش بشيخ أحمد شيخ أحمد دجي أوا أعواكو دجناتيو يا براسي بريو بركاني وتوا بنجنا كان بآوا ببرسي من النبي واتب جويس شيخ أحمد وكان ناكن يصح حكم الله جميعنا اني عزيزان باجني هموي ام برادري كان الجزائر باجني تو شي عزيز علي بن موسى ابي او اقايلي بالراس وابي بشي له موضوع هبي خوش بيساني على محمد بويا الشيف الشيخ أحمد همون أم راسي أزاين وأزاين كأيش تيرخوادنينية لراسي نازن بوشي تيرخوادنينية لحملية كما أو نيكا بلغا كان بلاي بناوي جزاء شش بازرگاني نزيكي الشيخ أحمد در كدوا لكلا وبروجكاني اللي ورقتونا توا دواتر همو خوان بروجكاني انذار كدوا كيان بارا أدن يان إشكان الرأي جيري هل بويا خوان بروجكان يجيك سلاني خوان داو وبيدن تانجتو پیشتر گرمیان بدست شیخ احمد بو که مکتب سیاسی برپسی دارایی یکیتیه و هاوری دارو شیخ نوریشی لگلابوه بلام استا لسد داوی قبات تنها جزا ماوه و اوان وکو الان پروبالن کراوه دی جزاش خوی برو بردانه بازرگان راوانه باشا كوبلشي تيشي قيناك على برخاتي خاتان باسي ناكم لبالي مسائل اخلاقي وعلم بابتانو بربسي دايره كان بها ماشكم باجيه امانيش لاراد حياه رنگا دايبين بو ملفي كي بو ملفا او بابتانا ها بابتي تشاو داقت نشت او بلغانم دلايا كأنبر يسا خريشي قربوا ورقتنا وياه
ئەو کتابەی کە ژمارە 5109 بە ناوی کەسێکی گەرمیانیەوەیە قەرەبۆکەی 2 ملیۆن دۆلارە جەزا داوای لە سا چلی کردووە کە 85 دەفتەر دۆلارە جەزا برای مامی برازای هەمان ڕۆڵە بین بەڕاستی ئاوای باوەڕکەم برای هەیە چووە داوای 500 ملیۆن دیناری کردووە خاڵێکی ترکە ئەویش باسکەم باشە دوکانەکانی سەر مەشروعەکەی کەلار کە هەموو خەڵکی کەلار ئەزانێ کاماڵێن کە کۆنترین دوکانی کەلارن هەموو کەلارەکان ئەمە ئەزانن 132 دوکانە جەزا پێویتون دوکانەکانتان بە ئەمری شارەوانی وەرەگیرێتەوە دەستی بەسەر ئەگرن ناقانونین باشە من هەموو واژۆکانم لەلایە هێنی 132 دوکاندارەکە بە ناوی سیانی و بە واژۆ کە بەدەستی من گەیشت بۆ منێنێت باش نییە و هەم جەزا خوشکەزایەکی شێ بە ناوی کاروان حەبیب مەجی ئەم جەزایە ئەگەر بێت و ئەم جارە تۆزی ڕەحم بە مۆزوعەکەکەم ئەگەر بێت و ئەم کاروانی برای و مامی و براکەی و ئەمانە ئاوا بەرباتێک گیانی ئەو خەڵکە بۆ پارە کۆکردن سەناسەندن ئەوە ئەمەنە شتم لەلایە یەکە بە یەکە هەر هەمی بڵاوەکەمەوە بەڕاستی یعنی هیچ لێی ناوەسم لەواقع لە هیچ بەجە بەمانای کەلیمە لێی ناوەسم لەبەرەوە ئەبێ ئەو ڕاستیە بزان کە لە کاتی خۆیە لەسەر ئەو شتانە مکوڕە بم وەڕا ئەوەستم و ئەوەی کە پێویست بێ بەڕاستی ئەیڕێ دەست هەڵگرن لەم هەموو دزی و فزی و پارە کۆکردنەوە ئالم بابەتان باش نییە مەرزێکتانەیە لە 68 دابەزیوە مەزی پەروێزخە ئاوای اینجا ئەڕوینە سەر دکتۆر عەبدولەتیفی سەلەفی لەوێشەوە کۆمەڵێ قسە باسی ترەکەین وە شتێکیشم بەرچاوکە و ئەڵێن مەلەفی مەلا هەڵۆژ بڵاوە بێتەوە باش نییە ئەویش دیارە مەلەفی هەیە هەمیان مەلەفیانەیە خۆشەویستە ئەزان ئیش بڵاو بێتەوە ئازیزانی ئارام ئەحمەد بە جۆرەی تێگەیشتن خوێندنەوە بۆ دوایین وتاری دکتۆر عەبدولەتیف و من زانیاریم هەیە ئەنجامی کۆتایی ئەو لیژنەی کە دروستیان کردووە ئەها بەخشکۆڵی بێدەنگەی لێکرێت یا بە جۆرێ لە جۆرەکان لە چوارچێوەی گومانە ئەهێڕێتەوە وایە یا وانێ عالم بابەتان لەسەر کڵاوەکەنە سەر خەڵک باشە بەڵام بەڕێکەوتن لەگەڵ لێکێتیە کە ئەبێ عەبدولەتیف بە تەواوی ڕام بێ و بزمارێک بدرێ لە ژێر قاچی هەتا لە خۆیەوە بەبێ پرسیەکێتی قەت دوور لە ڕوویەوە مەمکی کچان نەگرێت باشە ئەمە ئێستا بەتەمان کەیسەکەی دیزە بە تۆرخۆنەکەن یا ئەڵێن ئەمە وایە وانی ئاوا ئەیهێڵنەوە بۆ ئەوەی وەکو شاسوار هەر کاتێکێتی ئیشی پێی بوو مەلەفەکەی بهێنێ کە ئەگەر لە دەستیان دەرچێت بۆ نمونە ئەگەریش هەروە کۆی نەبێ ئەوە نازانین ئایا وایە وانیە فڵان ئاوە ئەوەیەکە بۆیە ئازیزان چەند ڕۆژی ئایندە ئەو قسانەی ئارام ئەحمەد ڕوو نەبێتەوە کە سەرچاوەکەی من لەناو خودی یەکێتی جیرفان بڕانی کوردستانەوەیەوە تێکی نیشتمانی کوردستان ئازیزان یەکەم ڕۆژ من لایڤێکم کرد چەندە بەسەر لەتیفە هاتم 100 ئەوەندە بەسەر ئەو سۆزانەیە هاتم کە قاچ ئەخەنە ناو ئەم یاریانە خەڵکی ئێمە لەتیفی سەلەفی ئەبینن بەڵام ئەو لەش فرۆشانە نابینن کە بوون بە خەتەر بۆ سەر کۆمەڵگەی مرۆڤایەتی بۆیە لێرەوە بە ئێوە ئەڵێم زۆربەی ئیسلامە سیاسیەکان کۆیلەی سێکسن ئازیزانی ئارام ئەحمەد بۆچی کۆیلەی سێکسن چونکە دایمە پۆشتەوە پەرداخن نەکارەکەن نەکاسپیەکەن نە ئارەقەکەنەوە نە سەرمایان نەبێ پارەی مخابراتی جاسوسی نەڕەنەڕ ئەمانە وەرەگرن بۆ خۆیان ئەخۆن ئەلەوەڕێن ڤیتامینات پاک و تەمیز هەرە بە سەرقاڵی سێکسن بەڕاستی ئەبێ سەرقاڵی ژن بن باشە لێرەوە یەک دایمە سەری زمان و بنی زمانیان باسی ژنە جارێک من قسەیەکم وتم لەم مامۆسایانەی قەدەغەکەن کە لە وتارەکانیانە باشی ژن نەکەن باش نییە یەک مەلا قسەی پێ نامێنێ بەڕاستی بەس باسی ژن نەکە جامە لە هەڵۆ غێرە مباشر وەڵامی یاومەتەوە بەڵام ناوی نهێناو ئەڵێ ئەگەر ئێمە باسی ژن نەکەین خوشک و داژی ئەو خەڵکە چی بەسەر دێ تۆ سنە لە هێلکە نەجوو قابوومە لە هەڵۆ دایک و خوشکی خەڵک بە شەرەف و بە ئەخلاقەوە لە کوردەوارا ژیاوە ئەمانە وا ئەزانن ئەگەر ئەوانە دەمیان داخن و قسە نەکەن ئیتر کۆی کۆمەڵگا سەرقاڵی هیچ ئەخلاقێکی نامێنێ بابە لە هەموو ئەوروپایە ئێوە نین خەڵکیش ئەژی کەسیش دەرپێکەی ناوەشانیا بەڕاستی
ئێوە نەخۆشن و ئەزانن مامۆسای پەخشانەوەی ئەخلاقن باش نییە بەڵام لەم ساڵانەیە ئەوەی کە لە ئێوە دەرکەوتووە لە هیچ ئینسانێکی تر دەرنەکرێت لە کۆمەلگای باشووری کوردستانە بەڕاستی یعنی ئێوە بوون بە کانگای فەساد و بێئەخلاقی و بێڕەوشتی و تەعداکردن لە کچان و لە خوێندکار و لە هەموو ئەمانە بەڕاستی کە من ئێستا باسی یەکەم باشە بۆیە کێشەی کۆمەلگای باشوور ئەوەیە جگەر لە پارتیوێکێتی ئیخوانی و سەلەفی بوونەتە کانگای فەسادی ئەخلاقی و فایل دروستکردن بۆ یەکترین بە جۆرێک ئەمانە فاسد بوون من جارێکیش باسم کرد ژنێک لە تەلەڤیزیۆنی هین بوو ناوی چیە ئەوەی یەکگرتووی ئیسلامی تۆزی ڕوخسار و شتیەوە نییە مکیاژ و مایکە بەچی ئەمانی کرد بووە لەم بابەتانە جوان دیار بوو یەکێک لەم ئیسلامیەکان تەلەفۆنی کردو بۆ بەڕێوەبەری تەلەڤیزیۆنەکە وتبی بەشکم ئەو کچە هەواڵ نەخوێنێتەوە سپێ دەبڵێت بۆچی نەیخوێنێتەوە وەڵی جوانە دوای ئێمە زۆقمان لێ هەڵەسێ تۆ سەیری ئەو حیوانەکە کاکە تەلەڤیزیۆن کچێک هەواڵ خوێنێتەوە باشە قسەکە بڵێ ئەو کچە پیشانمە بەری جوانە بۆ ئەوەی زۆقمان لێ هەڵنەسێت باشە کاکە مەلایەکی تر هەیە دکتۆر عەبدولنازانم ئەویش عەبدولواحیدە چییە ئەوەندە ئەحمەق کراوە ئەڵێ ئەگەر پیاوێ لە پاسێکە لای ژنێکەوە دانیشت و زۆقی لێ هەڵنەسە ئەوە گومان لە پێواتی خۆی بکات سەیری کە ئەمانە چۆن بیرەکەنەوە بۆیە من لێرەوە بەمەدا هەڵۆ ئەڵێم لە هەر سەرزەمینێکە ئیسلامی سیاسی باڵادەست بێ حکومداری بکە جێگە و ڕێگەیان هەبێ ئەو کۆمەلگایە لەبەر یەک هەڵەوەشێ لەبەر یەک داڕزێ بەڕاستی پڕ ئەبێ لە ڕێکخراوەی خێرخوازی لە خێر لە سواڵ لە سەدەقە کەچی هەژاریش هەتەشە نەئەسەنێ ئەها باشووری کوردستان چۆنە عەزیزانی ئارام محمەد ئەوە 25 ساڵ 30 ساڵە ئەمانە بانگەشەیەکن کە گوایە هەژاران تێرەکەن هەژاری ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێ بەڕاستی ئەو کۆمەلگایە پڕ بێ لە تلیاک لە حەشیش لە کریستاڵ پڕ بێ لە کاری لەشفرۆشی متمانە نامێنێ کۆمەلگا لەبەر یەک هەڵەوەشێ بە هەموو پیاوان و بە هەر هەموومانەیە هەزاران بەڵگە هەیە لە دەوروبەرمانە لە حقیقەتە سێکە تا ئێوە نەهاتبوون کۆمەلگای باشوور زۆر پاک بوو ئێوە بەنای ئاینەوە نێراون تا کۆمەلگای کوردی لەبەرێک هەڵوەشێن تا ئێوە نەهاتبوون تلیاک نەبوو حەشیش نەبوو دەرمان نەبوو لە شرۆژی بەم جۆرە نەبوو ئەم هەموو ڕێکخراوە خێرخوازی وجودی نەبوو خەڵک ئاوازەری نەکرابوو لە بەدەم مایکا بگری بۆ پارە ئێوە خەڵکتان فێری تەنازل لاڵانەوە ڕسوایی و سوالکردن کرد بەڕاستی لە هەموو باشوورە بە سوتفەش نوشتە و دۆعای ڕەش و جاد و ئەلەم بابەتانە نەبووە لە باشووری کوردستانە باشە ئێوە هێناتان ئێوە خەڵکتان تەواو بەرەو نەزانین و بەرەو گەمژەیی بردووە بەڕاستی لە بەریتانیاشە ئێوە مارە بەجاشەکەن ناقیقەت لە بەریتانیا بە ناوی مارە بەجا تەڵاقەوە سواژنی خەڵکە بن ئاوای یەکێتی و پارتیش دەرگای بۆ کردوونەتەوە تا ئەم هەموو کارانە ئەم هەموو جاسیە ناوچەیە بکەن بە ناوی دینەوە ئینتەرنێتان کردووە سواژن و کشی خەڵکە بن بە ئارەزوی خۆتان جا گوێم لێ بوو دوتر لەتیف دوعاە کرد خوای گیان ئەلمانیەکان ناوایە لێ بێ و کوڕە کاکە ئەلمانی چی کوا ئەلمانی کاری ڕێخستووە کاکە کوڕە ئەلمانی خوا بگرێ بۆ خۆت و بۆ قسە کاکە خۆ ئەوەی کراوە ئیسلامیەکان پێیان کردووی تۆ هەساوی خوێندکاری خۆت ئەبەیتە باخ لەوێ شیشکوتانی بۆ لێ ئەیەی بیدوور لە ڕووی جەماعەت کاکە ئەلمانی چی بکە کاکە تۆ ئاگا لە ناوگەڵی خۆ بێ ئەلمانی خۆ نایە ڕسمی ناوگەڵی تۆ بکرێ ئەی قوڕ بەو سەرەی من تاوەکو تۆ ئەگا کاکە خۆ ئەلمانی نەیکردووە بڵاوی نەکردوێتەوە خوێندکارەکانی خۆت ئەو دەنگەی تۆیان ڕیکۆرد کردووە داعشێک بڵاوی کردوێتەوە ئەسڵەن کورد هەر ئەلمانی تیان نییە مامۆستا عەبدولەتیف کاکە دکتۆری نازانم چیت ئایلەوە خۆ ئەرتیایان نییە کاکەچ باسی شێکی کە خۆشەویستان مەلا مەسەر کەس ناوی نابە باشە بە شەرەفم تا ئێستا حەڤە مسیاری کردووە ئەو مەلا مەسەرە حەڤە مسیار یەکەیەکە بۆیان حساب کردووە مسیارەکان بەنای ئەوانە حەڤە مسیاری کردووە ئەو مەلا ڕیزیێرابە مەلا مەسەر خۆشەویستان ئەندام پەرلەمانێک هەیە هی ئیسلامیەکانە ئەم جارە ناوەکەی نابە باش نییە لەگەڵ ژنەکەی کێشەی بووە مەلا مەسەر چووەتە بینیانەوە ژنەکەی بردووە بۆ خۆی باش نییە هینی کردووە ئەمە چیەکەیکەن مسیاری کردووە ژنەکەی ئەندام پەرلەمانی خۆشیانە بە ئاگاداریتان مەلا مەسەر بڵێ وانە ناوی پیاوەکەی بم ناوی ژنەکەی ژەبە بەس مەلا مەسەر بڵێ وانە یا بڵێ ئەو پیاوە چێ بوو یەکسەر ئەو پیاوە فڵان کەسە تۆ ژنەکەی وارێ کرد دوایە کە جیابوونێتەوە تووشی مسیاری کردووە مەلا مەسەر باشە کاکە هەر بڵێ وانە بۆی نایە هیچیان بڵاوکەمەوە خۆتان زەمی یەکسەر بڵاوێکەم وەقم نییە ئەوەڵە ئەزیزان مەلا کامەرانی کۆنەگۆڕان یا سەرای ئازادیە حەجیەوە بە ژن بە سێ کەس حەج کورە قوڕ بەو سەرە ئارام محمەوە حەج بێ بە سێ کەس باش نییە حەجەکەی بە خۆڕایی یاوەتی باش نییە لەم سەر و لەو سەرەوە سێکسی لەگەڵا کردووە جا ئەڵەن وتوێتی وەڵایی لەو سەرەوە کە بووە بە حاجی
تابی خۆشتر بووە دوو جێ فەرقی کردووە باشە کاکیجان لەو سەرەوە بە حاجەتی نهاتێتەوە ئەوی لەگەڵا کردووە باش نییە ئەڵێ لەو سەرەوە خۆشتر بوو تامەکەی خۆشتر بووە ڕاستی ئەمە ئەخلاق و ئەتوانی ئێوەیە ڕیشان ئەوەی هێشتۆتەوە بەس خەریکی بێ ئەخلاق و خەریکی ئافرەتن باش نییە ئەمە ڕاستیەکەیەتی کاک اینجا ئەمە لە چۆ هەمووتانمان بەڕاستی ئێستا باشی شێخ جعفەرتان بۆ جەرم و خۆشەویست قسێک ئەوە دوو سێ قسەی خۆشتان بۆ بکەم شێخ جعفەر هەمووتان ئەیناسن یەک ئەخلاقێکی هەیە ببورن تخوا عزیزان ئەم شەو کە کۆمەڵی قسە تۆزی ڕووتی ئەەکەمەوە قسەکانم داوای لێبوردن ئەەکەم لە ڕاستیە ئیتر وەکو خۆی بیگەێنی قسەکە خۆش ئەگە خۆی نەیگەێنیت و مەسیتیاکەی بەڕاستی تامین نییە کاکە شێخ جعفەر ئەخلاقێکی هەیە لەگەڵ هەژن و کچێکە لە دوای ڕاپەڕینەوە سێکسی کردبێ دەرپێکوتێکی لێوەرگرتو لای خۆی داینەوە باش نییە لای خۆی کۆی کردو دەرپێکوتەکە باش نییە یعنی ئەمە هیوایەتە ها هەیە حەزی لە پولکۆکردنەوەیە هەیە حەزی لە پاسکی لە هەیە حەزی لە نەزانم جووبەرشی شێخ جعفەر ئەم هەموو ساڵە دەرپێکوتی هەموو ئەو کچانەی کۆکردەوە کە چوون بۆ لای باشە عزیزان طبعا برادێکی کاگەرم ئەو کەنتۆری فول بووە فول بووە باش ئەو نێکش بردێتەوە ئەڵێ هەچی ڕەنگی دەرپێکوتێ هەمووی تیاتی پەمەی دەوێ هەیە بەدەستە سوور دەوێ هەیە شینی کاڵ دەوێ هەیە شینی تۆخ دەوێ هەیە قاوەی دەوێ هەیە کۆلەم تەسبیح دەوێ هەیە باشە خەنەی دەوێ هەیە باشە کاکە پان و پۆر دەوێ هەیە کاکە دەرپێی سەرخەرمان دەوێ هەیە تازە ئەژنۆ دەوێ هەیە ئەڵێ هەچی جۆری دەرپێکوتێ لە کەنتۆرەکە شێخ جعفەر هەیە یەک ژن نەبووە لەگە شێخ جعفەر بخەوێ دەرپێکوتێکی دێنە سەرێ هەڵی نەگرێ بۆ یادگاری باش نییە ئیتر نازانم ئەڵێ یەکەم مردم بیخەنە قەبرەکەم خاڵە قەبرە جێ نابێتەوە شێخ جعفەر بەڕاستی کاک هەنجی نابێتەوە من دەرپێکوتەکەکە مەگە دوو قەبر هەڵکەنین قەبرێکی زۆر گەورە سێ بە چوار لە پەنایە بوونێژین بە هەموو دەرپێکوتەکانەوە بەڕاستی ئەمە ئەخلاقی سەرانی پارتی و یەکێتی بوو لە دوای ڕاپەڕینەوە کە هاتن کۆمەڵگیان ئاوا لێکرد خۆشەویستانی ئارام محەممەد باشە کۆمەڵگیان بەم دەدەب خۆشەویستان ئەمانە کە ئێڵێم هەمووی ڕاستە ها هەمووی حقیقەتە ئەمانە کۆمەڵگیان ئاوا لێکرد هەمومان لەسەر لە عەبدولەتیف قسەمان کردووە باشە مامۆستایەکی زانکۆ پەیوەندی سێکسی لەگەڵ خوێندکارێکیان هەبێ تەنانەت ئەگەر خوێندکارەکە لەسەر و 18 ساڵەوە بێ ڕەزامەندیش بێ ئەو پەیوەندیە لە ڕووی ئەخلاقیەوە قبوڵ نەکراوە نادروست هۆکارەکەشی ئەوەیە کە هێز و دەسەڵاتی مامۆستا و قوتابی یەکسان نییە ئەم جیاوازیە ئەکرێ کاریگەری لەسەر ڕەزامەندی ڕاستەقینە دابنێ بۆیە لە زانکۆ شوێنەکانی تردا ئەم پەیوەندیە قبوڵ ناکرێت بۆیە ئەمەی لە هەرێما هەیە هەر عەبدولەتیف نییە خۆشەویستان با باش بیزان ڕاستی بزان لە سەدا 90 ئوستازی زانکۆکانی کوردستان ئەوە پیشەیانە ئەوە پیشەیانە ئێستا سیستەمێکیان هەیە بە ناوی سیستەمی بۆلۆنیا لە جامیعەکانی کوردستان پەیڕاوەکردی ئەم سیستەمە بەپێی ئەم سیستەمە هەر دەرسێک لە 100 دەرەجە تاقیبکردنەوەی بۆ ئەکرێت 50 دەرەجە لەسەر وەرەقەیە یاواتە ئیمتیحان ئەکرێت 50 دەرەجەی لای مامۆستاکەیە دابەش کراوە بۆچی بۆ ئیمتیحانی مانگانە بۆ غیابات بۆ مشارەکەی ڕۆژانە بۆ ڕاپۆرت و سیمینار و ئەم بابەتانە ئەم 50 دەرەجەیە وەکو مقاشی لێ هاتووە بەدەستی مامۆستاوە باشێ بە ئارەزوی خۆیان چیان بێ ئەیکەن بە یەکەم هەر شتێکی بەدڵیان بێ ئەوەی لەگەڵاکە بە قسەکەەوە لە 50کە دێمێ سێکسی لەبێ لەگەڵاکە بەڕاستی بۆیە زۆربەی ئەنی زانکۆی کوردستان فەسادخانەیە وەکو میدیاکانی پارتیەکەدی کە فەسادخانە و بی ئەخلاقیە بەڕاستی باش نییە ئەمە حقیقەتە مامۆستای زانکۆوە بەم ڕێگایە کچان بەکار ئەبن و سێکسیان لەگەڵاکەن خۆشەویستان تەنها عەبدولەتیف نییە ئەوەی کردبێ ئەم لێی دەرکەوتووە ڕاستە باشە بەڵام لە ناو زانکۆکانە بەڕاستی ئەوەیە من بەڕێوەبەری زانکۆ ناسم باش نییە مامۆستای زانکۆ کچی تەلەبێ بووە بات باشە کاکیجە ئەوەیە ئەگەر بمانەوێ لەسەر ئەوە قسە بکەین هیچتان بۆ ناهێڵمەوە لەبارەی ئەخلاقیەوە بەڕاستی ئەوەیە بۆیە وەزارەتی خوێندنی باڵا خۆی فاسدە و خۆی بێڕەوشتە و بە سدفە بۆ عوسە دەرچووە ئەزان عوسە قەسم کێ وەسا واتە ئارامی حەمیمینا خۆی ناوی عوسمانە بەڕاستی باشنێ بۆ عوسمان خۆی فاسدە کە وەزیری خوێندنە باشە دەنا هەمووتان بیرتانە ئازیزان ئەگەر زانکۆکە وەزارەتەکە خۆی سەخیف نەبێ بی ئەخلاق نەبێ هەمووتان بیرتانەکە من بە فاکت قساکەم خۆشەویستان لە خۆ مەقسەفرە نایە کاتێک عەبدولەتیف چاوانی داگیر کرد
چاوان مێردی هەبوو ژێر بە ژێر قوتابی بوو لای ئەچوو سێکسی لەگەڵا ئەکرد باش نیە دوای کە کەشە بوو اینجا چوو مارەی کرد یعنی عەبدولەتیف لەگەڵ ژنی مێردارە سێکسی کردووە کاکە تەواو باش نیە ئەوە بوو ئەو کاتە مەعهەدە ئیسلامیەکە داخرە لەسەر ئەم کەیسی عەبدولەتیف باشە ئەگەر یەکێتی وەزارەتی خوێندن و عوسە فاسد نین عوسە قەسم ئالامی حەمەیمی نایە وەزیرەکەیانە چۆن دوای ئەمە براکەی عەبدولەتیف کە ناوی خالیدا ئەکەن بە عەمیدی کۆلیژی شەریعە لە زانکۆی سلێمانی و چۆن ڕێگە دەدەن عەبدولەتیف لەوێ دیسان دەرس بڵێتەوە چۆن شتی وابێکە ئێستا من لەم هۆڵندایە لەسەر ئیش لەسەر ئیشەی کە یەکەم شەڕم بێ لەگەڵ ژنێکە زلەیەکی لێ بدەم یا زلەیە لەم ژنە بدەم یان خوا نەخواتە شەقێکی تێم لەم ژنە ئیتر ئارام ئەحمەد فلیمی ئەسووتێ ئیشی نادەنێ ئەمە ئەبێت چێتە ناو پۆلیس و ناو ئەرشیفەوە لەوێ دەرمەکەنە تۆ لە ژنت داوە ئەم باسی شەڕەکەم ها لەگەڵ ژنێکە شەڕ دەبێت تۆ بۆ کزێکی لێ زلەیەکی لێ بنمونە تۆ لە ئیشەکە دەرەکرێ بڕۆم بۆ هەر شوێنێ ئەڵێ تۆ بۆ نیە ئیشکەی تۆ شێتی تۆ لە ئیشەکە لە ژنێکت داوە یەک کەسێک ئیشم نایەتی تۆ لە زانکۆ سواری بیت تۆ لە مەعهەدە ئیسلامیەکەیە چاوانی برد مێردی هەبوو سواری بوو لە دوایە پێتان زانی مارەی حەیای چوو کردی بە ژنی خۆی پاشان ئێوە دەرتان زانکۆکەتان عینەکەتان داخست مەعهەدەکە ئەی بۆ ئەم ئیسان ئەیکەنەوە بە مامۆستای زانکۆ زەحمەت دەبێ وەزارەتی خوێندنی نازانم تەڕەماش و ئالەم بابەتانەیە عەجزان وانییە خۆ منتەقە کاکە باشە کاکە ژیان ئەمە منتەقە چۆن شتیوە ئەبێ کاکە ئەمە نابێ کاکە کاتێکە لەسەر بێڕەوشتیە کەسێک دەرەکرێ مەعهەدەکە داخن چۆن جارێکی تر ئەیهێننەوە ئەڵەن وەرە لە زانکۆ دەرس بڵێرەوە زەحمەت نەبێ شتیوان نییە بۆیە ئەوەی لە خوێندنی باڵا ڕوودەدا ئەوەی عەبدولەتیف هەرە ئەهوەنەکەیەتی بە شتێکت دەرکەوتەوە بەڕاستی یعنی شتێکی ئاساییە لە چاو ئەوەی کە لەو خوێندنی باڵا و زانکۆیانە ڕوو ئەدا بەڕاستی ناوڕاگەیاندنەکان ناو زانکۆکان ناو قوتابخانەکان هیچ محەڕەماتێک نەماوە خۆشەویستانی ئارام ئەحمەد چونکە سیستەمە سیاسیەکە لە باشووری کوردستان ببورن یەکەم جاوتم ببورن بەڕاستی وەکو ڕۆژهەڵاتەکان باشە کاکیجان من کۆمپانیایشی هەیە کۆمپانیای لە چین هەیە ناوەکەشم لەلا بەڵام ئێستا کات نییە بڵاویکەمەوە کۆمپانیای هەیە مەلایەکەیە ڕەعەت کوردیەکەیە ئەوە شەریکێتی ئەها قورئانە خوێنێ لە قەلشی کەرکووکە و ڕەعەدە ئەوە شەریکی مەلاهینە عەبدولەتیفە کۆمپانیایان هەیە ناوی کۆمپانیا هەمووشێکیان لەلایە بەڵگەم لەلایەکە لە یەک قۆناغا 5 ملیۆن دلاران بەس پی کردوتەوە لە چین خۆشەویستان عەبدولەتیف و ئەلەم بابەتانە یعنی دنیایشی ئاوای بۆ خوڵقاوە بە ژنەکان و بەم هەمووە تێر ناخوا بەڕاستی مزگەوتیان بۆ کردوتەوە بە ناوی مزگەوتی بەش بە پارەی خەڵک 7 خانووی تیا کردوتەوە خانووی دوقات بۆ هەموو بنەماڵەکەی باشە کەچی هەیە ئێستایش باوەڕ ناکە ئەڵێ وانە عەبدولەتیف شتیوای نەکردووە کاتێ باوەڕەکە کە لەتیف خۆشی بکا بەڕاستی ئەگەر خۆی کرد ئەژنۆی پێ خستە عەرز دوور لە ڕووی ئێوە ئەوەی لەگەڵا کرد اینجا باوەڕەکانە بەخوا ڕاستەکە لەتیف ئەوەی کردووە باشە جا ئەمانە هەمویان خەریکی ئەوانفریون باش نییە هەر خەریکی تەحەڕوشن دەواقع لە دەنگەکانە ئەڵێ بەخشەکاڵی وێنەی مەمکتم بۆ بنێرە ئەوش ئەڵێ تۆش وێنەی بەلۆعاکەتم بۆ بنێرە با دەموچاو دیار بێ کەچی ئەم بەشەرە هەست ناکە ئەمە فێڵە ئاخر چۆن کە ئافەتێک بە پیاە گەڵێ ئەڵێ ڕسمی ئەوتم بۆ بنێرە بەڵام با دەموچاو دیار بێ دەرکی بۆ نەکردو بڵێ بابە ئەمە فێڵە لە من ئەکا کاکە باشە زانوێنە بەم جۆرێ بۆ یەک چێن بۆ ناتوو دەکەس شکاتی کردووە بەڵام یەکێ لەوانە دڵنیام ئەوی کە دەنگەکەی ڕێکۆرد کردو ئەوەی کردووە دەستگایەک نادوێتی باش نییە ڤیدۆکە هەیە لە باخی دراوسەکەیان دەرەن هێناوە لەلای یەکێتی لای ئاسایشە هەیە اینجا کۆمەلگای ئێمە ئاوالێ کردووە کەسێکم لە بەدەستای خۆشەویستان سی کۆمەلگای باشوور چی لێ هاتووە چی لێ هاتووە کۆمەلگای باشوور کاتی خۆی ئێمە لە کوردستانە ئەگەر چونێتە ماڵێک بە بۆنەی کوڕەکەیانەوە کە ڕەفیقمان بووایە ئیتر خوشکی ئەو کوڕۆک و خوشی خۆمان وابوو هەتا پێشمان عیب بوو وەکو ئەحکامەکانی کۆمەلگا وەکو ئەحکامی دینی بیشین داوایکەین ئەمانە عیبە دوای یەڵێن بەخواوە لە بەخشەکەمەتە ماڵەکەمان ئێستا من کەیسم لەلایە هەردووچیان پزیشکن پیاوەکە پزیشکە ژنەکەش پزیشکە کە ژنەکەی سیر ئەکا لەگەڵ دایکیا سێکسەکە یعنی کابرا با بڵێن مێردەکەی لەگەڵ خەسوی خۆیان بەڕاستی ئەمە کۆمەلگای ئێمەی ئایزانی ئارام ئەحمەد چێوای لەم کۆمەلگایە کرد پارتی وێشێتی پاڤڵ و قوباد و مەسول و فڵان و فتان ئەم کۆمەلگای ئێمەیان ئاواری کرد کار لەسەر ئەوەیەکن ڕاستیە بۆیە من کاتێ لە تیڤی سەرەتی کارێکی واکار لە لای من تووشی شۆک نابوو وەزیرەکەیشی وایە ئارامی حەمەیمینە خۆی وایە لە ڕاستی کاکە ئەو ئارامی حەمەیمینایە خۆی بەناوگەڵی جوێنی بە من داوە کاتی خۆی بەڕاستی خۆشی هەروە کەسێکی بێ ئەخلاقە بەڕاستی لەبارەی ئەخلاقیەوە باشە
بویە ئێستا کۆمەلگای ئێمە بەم جۆرە لێ هاتووە جا لە شوێنە نوکتەیەکم خوێندەوە ببوورن نوکتەکەش تۆزە ڕوتە ئەوەشان بۆ ژێڕمەوە بۆی بزانن کە کۆمەلگای ئێمە چۆنە دەستی لێوە بێن ئەڵێ کاتی خۆی دوو برابن لەسەر بانەخەون دوو براکە هەردوو ژنەکەیشان لە حەوشەکە ئاخەون باشنێ بیژێڕمەوەیان نە بەڕێزان تۆزێ ڕوتە بەڕاستی بیژێڕمەوەیان نە ها ئێستا باسی ئەوە ناکەین لە ژنەکانیان لە خوارەوە خەون برا گەورەکە شەو هەڵەسێ ئەچێتە خوارەوە دیارە حەزی سێکسی ئەوانەی هەساوە ئەچێت لەگەڵ ژنێکیان ئەیکان نازانێکەوە برا ژنەکەی ژنەکەی خۆی نییە یێتە سەرەوە ئەخەوێت براس کۆلەکەشی ئەچێتە خوارەوە ئەویش دەدوایە بۆ لای ژنەکەی خۆی ژنەکەی ئەڵێ ئەلێەوە تۆ چۆن تااقەتت هەیە بەم شەوە ئەمە دوو جار بێتەوە ئەڵێ کابرا تێگا کە مەسەلەکە چییە وەڵا ئەچێتە سەرەوە ئەڵێ بانی براکەیە کاکە ئەڵێ ئەوە چی دەوێت چی مشکلەکە چییە چەنە باسی مەکە تۆ بڕە خوارەوە کاتە بەردەسی ئیشی خۆکەوتەوە جا ئەم نوکتەیە ئێستا کۆمەلگای باشووری گرتوتەوە لە ژێر سایەی پارتی وێشێتی باشە ئەوەی گرتوتە بەڕاستی ئەوە ئێستا ئەچەبم جۆرێ بەڕاستی بۆیە دکتۆر لەتیف ئەگەر ئەهلی نەبووایە ناکەوتە داو باشە لەلایەک شوێن بەرماڵ و ئەفرۆشێ بەهەش ئەفرۆشێ وەکو قەشەکانی سەدەی حەڤوو هەژە لە ئیتالیا اینجا مەسوور بازانی هەساوە بە پارەی دزی و تاڵانی ئەم میلەتە گەورەترین مزگەوت دروست ئەکا بۆ بنەماڵەکەی خۆی بە ناوی مزگەوتی بازانیەوە کەس ناڵێ بابا ئێمە لە هەولێر پێویستمان بە مزگەوت نییە خەڵک موچەی نییە هەولێر هەمووی مزگەوتە سلێمانی هەمووی مزگەوتە پێویستیمان پێی نییە پاشان مزگەوت بە پارەی دزی و فەسادی و پارەی تاڵانی ناکرێتەوە لە حەقیقەتە مەسوور بازانی سامانی حاجی فایق شەمەیی هەیە نەوت دز ئەوەی خاوەنی ساوز کوردستان باشە خەریکی نەوت دزین غاز دزین باش نییە بڵاوکردنەوەی هەزاران نەخۆشی سەرەتان و ئالەم ئەولا هەساوە بە پارەی ئەم دزی و غازی نەوتوە مزگەوتم بۆ دروستەکە لە لای تایتانیک ئەوە لە پەنە تایتانیکە مزگەوت دروستەکە سامانی حاجی فایق بە پارەی دزی دەدانە ملیۆن دۆلاری تێچێکاکەشە باشە یعنی پارەی ئەم میلەتە ئەدزن ئەچن ئەیەن بە مزگەوت کاک ئەیەن بە مزگەوت بۆیە خۆشەویستانی من ئەوەی لەتیف کردوێتی وەکو ئێوەمانان نییە فەرقی هەیە بەڕاستی کەس لەگەڵ ئێوە سەرەکەوێ بنمونە یان بە پارەیە یا بە پەیوەندی لەواقع باشە بەڵام ئەم بەشەرە کشەکە دەنگی ڕیکۆرد دەکا ئەم شەسی پێ ناکە بەڵام لەم کەیسەیە ئەمەوێ هەندێک شتێکەتان پێ بڵێم بۆ ئەوەی کە وەکو خەڵک تەنها باسی عەبدولەتیف نەکرێت باسیش بەرامبەرەکەیشی بکرێت بەڕاستی چونکە لێرەدا کچەکە بە ئەنقەست بۆ تۆڵەسەندنە یا بۆ دەستگایەک بۆ شکاندنی مامۆساکەی دەنگی تۆمار کردووە و خۆشی لەگەڵ لێشۆتە باخ باشە لە ڕووی ئەخلاقیەوە ئەم کشێش بێ ئەخلاقە بەڕاستی لە ڕووی ئەخلاقیەوە ئەم کشە بێ ئەخلاقە و بێ ڕەوشتە بەڕاستی لێرەدا ڕوونە دکتۆر لەتیف بەرپرسیارەتی گەورەتی لەسەر شانە چونکە مامۆستایە نە ئەبێ بکاتە ئەو داوە بەڵام خوێندکارەکەشی تاوانی کردووە بۆ هەر مەبەستێ کردبێتی دەڕاستی هەندێک پیاوە هەیە بۆ سێکس لاوازە تۆشتە بن کلیشێ و ئیسارەیەکی توان بەتەنە ئەویش ئەوواکە بۆیە بەپێی هەموو پێودانگێ مامۆستا بەرپرسیارەتی ئەخلاقی قورسترە و نابێ بکەوێتە داوی خوێندکارەکانی و دەبێ سنوورە پیشەیەکانی خۆی بپارێزێ کەواتە مامۆستا و قوتابی هەردووشیان بەرپرسیارەتیان لەسەر شانە و بەڕاستی تاوانیان کردووە باشە جالێدا باسی شتێتەن بۆ ئەەکەم کە ئەکەی ناوی بنین مافیای فایل یان ڕاوچی فایل یان چەتەی فایل بەڕاستی باش نییە ئەکرێ ئەم ناوانەی دەبنین نایەکتریش هەیە سۆزانی فایل لە ڕاستیە بە زمانە عەرەبیەکەی من پێم عیبە بیڵم ئەوەش ئەتوانی بەکاری بێن لە واقع بۆیە ئەم جۆرە لەشفرۆش نین واتە سۆزانیش نین لە واقع ئەمە نایانگرێتەوە چونکە لەشفرۆشی و سۆزانیەت و ئەلم بابەتانە قوربانی ئەم سیستەمە ستەمکارن کە دڕەقیە بۆ کۆمەڵگە و چێژی سێکسی خۆیان ئەفرۆشن پارەوەرەکردن بەڵام ئەمانە مافیای فایلن کە بەڕاستی کارەسات ئەخۆرکەن ژنێک دێ کامێرەیەک ئەنێ بەسنگیەوە بۆ شاسواریش یەکسەر پێی جووتەکە ئەمەتان شاسە جووتیکە تەفامتان ئیزان بەڕاستی باشە بەڵام ژنەکە نردویانە ئەچێ بۆ گوندی ئەڵمانی کاتێک کە شاسوار بەم ژنەی جووتەکە دانەکە ڕێکۆرد کراوە هەموو مەجدوان دانەکەی شاسوارەوە کە جووتی حاڵی ئەمیتیان تو شەرە ئەمە وەسعەیەمە توش بین کاکە
كل رم بارق سنة كم بقرآن كاك قسنا كم باشا والله كاك بارحة شاسوا باش لكي جود كردوا بابلين اوكي شاسوا ديالها رسوا ابيك بسلامتي دناشي ابيك شكش بسلامتي براسي دنچ هرچنده شاسوا بنا مالكي لبناغه وبراسي اخلاقي النيه او خزانه واوشرن بخيالنا وشاسوار وبنا مالكي بيان او تري فاحشي سياسي يعني قحبي سياسي باجنيه بو اگدايتن بافل شاسوای شي فروشتوه والله مسعود بازاني بي وتوه حكومه دروس اكين بيك هو بي شاسوار وتويتي شاسوار وقونر كانه اما قصي بافل بو مسعود بازاني بو اگدايت باشا كاكجن او جنيش كاشي عمل شاسواركا نابي وكو باتجي بنا بو دارشي شكا ايشي لا 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 لا, لا كاري خرابي كدو براسي نابي كاكجن ارا والله اینجا بابنا سر ابو مجمجه خوشويسان بحثك ويا كاك ابو مجمجه كشيك بناي لينا رعد محسن كبلينا مسوي ناساوا تمني امكش سي صاله باشا لبغاله دا يقول له ليش نابراو بري باش داريه لدسي بروجكاني باكور لكركو كاري كدو لينا خوي شو كاميراكي كارمي شراوي لاوفيسي جيجي كدوها بوتو ماركتني باتل ورقتن وسرنا سندن لبريو بركي بلان دواتر تو ماركه دسي كسي يتر اكي كارمندي بلاي اكاتو كخوشي تاع كابري بيو راغتو باجني اوي كبينت انا فيلم كخوتان بينت انا بيسنا كان من بيلي مبراسي بوي بك بتشيكي بار كده بريو بركي وربك اما خطر عزيزان ام فايلنا خطر براسي جا كابرا امشي ورجيتي جني داماج دمي بولا ركاتوي بتواني شو زعما شتي باش تبكى او ناو قال بيسو بو غنيش كاكيج باشا بو بارا اماكن بو ام جنانا بو كومرغا براسي خطر نخوش يساني ارى محمد بمعنى كلمه خطر باجني جنيك هبو بناوي ناس دار باشا بو ناو كشي ابا ئێستا نازانم کام مەسئولی ئێشێتی داڵدەیداوە پێشتر لە باخەکانی کوڕانی فولە دۆنەکەر و قارەمانی ناوگەڵ دژە تیرۆر باشبووە لەلای ئەوان بوو ماوەیەک باشە ئەم دەسەدان پێکرد هەڵ ئەسێ مەلایەک ئەخەڵەتێنێ ئەمیش کاکە لەم مەلاکش ئەناسم ژنەکەی ئەزانم چی ڕەسمی بیرەسمی لای ژنەکەیش ئەمە سێ چوار ساڵ بەلای ئێستای خۆشەویستە ئەچێ شوەکە بەم مامۆستا ئاینێ ئەیتر مارەی کردووە مەلاکە بۆ نمونە و ژنیەتی و ژنی تیشی هەیە مەلاکە و وەڵا بەشە و چێ سێکسی لەگەڵاکە و ژنی خۆیەتی ئەدیاری حەڵاڵی خۆیەتی دوای ماوەیەک تومەز ڤیدۆی لێگرتووە لە مێردەکەی خۆی اینجا 7 دەفتەری دۆلاری لێ وەرگرتووە توێتی بە قەرز و ئارەم بابەتانە دوای تەڵاقی خۆی لێ سندووە ئێستا پارەکەشی نایێتەوە 4 ساڵە شکاتی کردووە ئەم مەلایە لەو ئافەتە پارەکەی بۆ ناژێڕێتەوە شادەتەرەکەی بردووە باشە کاکەجێ یعنی تۆ ژنە تۆ شوکەی بە کەسەکە ببی بە ژنی بە قانونی ژنەکە شەو کە شەوانە کاری ژن و مێردایەتی ئەکەن و سێکس ئەکەن ئەم ژنە کامێرە بۆ مێردەکەی دابنێ ڕیکۆردی بکە حەو دەفتەری لێ بسەنێ ئێستا یەکێتی و مەکێتی دیفاعی لێکەن نایەن بە دادگا خۆشەوە و 3 ساڵ و نیو تێپەڕێ کاکە باشە ئەمە حاڵی کۆمەلگایە ئەیتر بۆشی ئەبێ ئەو قسانێک کە من ئەیکەم ئەمە مشتێکە نمونەی خەروارێ بە قوربانتان بم ئەمە ڕاستیەکەیەتی ئەمە نازدار خان نازدار وەرە نازام ئەرم بابەتان بۆیە بە پێی دەنگەکان کچەکە خۆی ئەمە باسی لەتیفی سەلەفیەکەم هاتۆتە ناو سیارەکەی تۆ لەتیف خۆی ئەوەی بۆ کردوتەوە باش نییە پێی ئەڵێ باشینە زانکۆ ئەوەم لێ بکە ئەم سیقەی پێی نییە عەبدولەتیفی سەلەفی من جوان بۆ قسەکان کردووە سیقەی پێی نییە دەنگەکەی هەیە و بەردەستە دووجار عەبدولەتیف سوێندی پێ دووبارە ئەکاتەوە کە ئەم قسەکردنە بۆ ئابڕووبردن و بۆ شکاندن و بۆ ئەمانە نەبێت ئەم کچە هێندە بێشەرەفە هەڵ ئەسێ دۆعاکە بە دوای لەتیفە ئەڵێتەوە وەکو قوتابی ئەیڵێتەوە کە ئەمە بۆ ئابڕووبردن و بۆ شکاندن و بۆ ئەم بابەتانە نییە کەچی لە دوایشە بۆ ئەوەی ویستووە ئەمانن ئەشن دەسی دینی و ئەخێنن بۆیە باوەڕ نەکەن بەوە ئازیزانی ئارام ئەحمەد باوەڕ بەوە نەکەن محاجەبەیە باش نییە محاجەبەیە باوەڕی پێ نەکەن باش نیقابە باوەڕی پێ نەکەن بەوە نییە ئازیزانی ئارام ئەحمەد بڕۆ سێری ئێران کە سەیری وڵاتە عەرەبیەکان کە نیقابە و هەر بەیانتوانە خەریکی سێکس فرۆشیە باش نییە جلوبەرجی هەمووی پۆشتە و پەرداخە و هەر خەریکی سێکس فرۆشیە
لبرو النخلتين كشيبيت لاتان وبلي بسم الله الرحمن الرحيم من كتابي التي في سلفي بومياه ما مصاها وبوم الحمد لله من مسلم ومن أو أهادم بتشاوم بدروي أو خطرها لأن زيق نبنو بهجوري فايلتان اللي أقرن شاقتان أشكين من كاكجان باجنين شاقتان أشكين نكن لجيانتنا باوران بيبك أو اللي أرى محمد بيس نكن أمان صعب نكن شتوى خوش الإنساني نيكن شو كامي أوافيد ماشي أم كتشا ما في فايدة يا راوشي فايدة ليردا جيجا تاوان باك دكتور لطيفة وكم ما مصار باجنيه بلام نابت راوشي فايل ككشكي رسوانكي أبي رسمي أكتب الله بكريتو عائلكي بناسين وأبي دادقا أجر أبي بخد زندان وبراسي كتو بوشي كاري أمد كردوه بوشي أو كردوه بو بارا بو كام دزقا بوشي أو كردوه بوشي أو كابلات أو ترو كردوه كأوا مونرمة بو آفت بو جوريكا أما في فايدة عليه لقسيش يا خوشي عليه برون كاميري فلانة جاقاسي كان بزان من اللي يسواسي على كي نبوم في باشا يا على بسن لباخك يا سيكن بزانك من اللي نبوم كاميرا وشكان يربنوها باشا تو سوالي سايد عبد اللطيف سلفي بيكاكا عبد اللطيف سلفي بكلاني مريشقنا محرمه قر بسر تو اشي سواسي علي بي اشي بو باخكي ادري ايمان درنه شاخ نشكينه شو شتي وابي كاكشي ها تو برزامن دي خروج تو الى قاليا باشا تو خود علي مني بردو بو باخكا اي خو تو جنازه نبوي خو كاكا درماني نيابي تي خو نيبوران جتتوا تو خو روشي بو باخكي اي كا افر لقال بياكا اروا بو باخ اي هدق دانكي خو خوشتي ترني برا خو ناش ندير خليكي صلوات بن بو وروش بو باخكا خو بوشتي عجبتني كاكا كواتتو فاحشي فايلي دراستي تو نشفروشي فايلي بمعنى كلمه تو بو وروش تو لقال يعني بو اركاكا أيلو نارو تبو أورشي كاكيش لما بدني لبرو تو أم كشا أبي الرسواب كلي براسي أبي الدركة كأمس جاسوسك شيء كاكا أم كاري كذا بويا وعليهم أم ديالي دانا للتي فكانتي أبري ها هالشي متمانة به لبيني جنوك بياوا كشو كرا نايمني براسي همو بياوا إس أبي بترسي نوكوش نيتوشي بلاي شي براسي كواتا شي هالشي علاقة هالوشاوتو جنو ميدايتي أبي هالوشيتو كسي قبجنك خوي ناك كاكا من تسي صاب ليس بيوم نود ها قول أخوك أرى معه جنبو وتمشاونك أخوان تاك شروالك دا بيب كن بنكونكي كن بقريك يورا كاكا نو كاجنا كان تنشو باق نروتي رسمتان بقنو دواي كشطام بلاي كنو تشي كن بلاي كنو براي هوال أي بتاكشانك بخير بقول بانب أبي أقال أخوه بكاكا إيه زمانك ويلي هاتو بريمن زمانك خراب خوا حالك هكا براسي كاكا بيقت انا خذها بكاكا جنب بخوا اواني اوروباش هموتها بني كاكا كيش تاكسر والينيا بخوا من رانيو بانس بيس قاتمها بكاكا ولا من تاكسر والتاني بكاكا واني هولندا كانت اتاني شاركه تاني شوان بتاوري كجنيانيه اوريك جليشوري لي بياني هسه بداني كرو جليشوري قتل ابراهيم لما تو اما اوايا دنيا كويلياتو براسي هل كل شوايا هل باشوي شوايا بابا جزاني بخوا لاوروبيا كان لعرب كان لفارس كان لما سيخ متمانيه بدنا كل دوائيات وخوش بيستان يعني دائما لك كمينان كرسم فيديو تبقى ما ختلك كاك تو بداخل براسي جنان بيان ناخوش نبي بيان بيان ناخوش نبي او من بالصعوبه شو اعلام ما حقيقتها براسي بلان بزمان كوميدي ديال برا انها مواقع كاك تو نابد بيان كرسوا بكري بلام لاش روشي فايدك وكو بزكي بنا بده بشي تبيك تشكا بنا مالكي بكم القى بناسي كما في فايل و اگر ياسه ابي اجراءات نقلا بكري بو اويك هيك نوكشك فيري اوا سيخوري اوشتان نبي بران بخلق بيك بويا كاري سيخوري لرجايش ناني فايله لهرمي كل سنه بو موديل از براسي بو موديل جناني سكس فروش نناساوي ناو دزقاو دامزراو كان تشين شلون كاري سيخوري بو يكتي و بارتياك باشا شلون ببرنامج كان لسات بس سكس فروش كنيكم القى هرمي كل سنه كلاو ازاني انا محمد بارتا سياسي كان هرمي كردستان بوشي خليجي كوك النووي فايل زانياري كسين لسن او كسانيكا للي سكان يندا ناويان هاتو براسي رنقي اسا لم صالانيا ديان جا كمين بو ارام احمد جانبي امانه كاكجا بوي بمخن الدارك باجنيه يا ربي خويا لاماني توشي بلايك ما اقول اكو عبد اللطيف السلفي او من لقاك اما مش اخلاقي
كام لایەنی سیاسی پیشەگەترە بە ئەزمونترە لە دروستکردنی و خستنە بازاری ژنانی سیخوڕی سێکسفرۆشی لە هەرێمی کوردستاندا بۆی هەمووتان بیسانن بۆی ئەزە کاری سیخوڕیکردن لەلایەن هەردوو حیزبی کوردی پارتی وێشێتیەوە مێژوێشی کۆنی هەیە بە پێی قۆناغەکان ئامرازەکانی سیخوڕی گۆڕانکاری بەسەر هاتووە بەسەریا دێ بە جۆرێ وا نزیکەی 500 ساڵ زیاتر لە ئەم دوو حیزبە ژنانی هەرێم وەکو ئەندامی دەستگای سیخوڕی سەر بە هەردوو لا دا ئەمەزێنن و هەڵبژاردننی ژنانیش بۆ ئەم کارە چەند جۆرێکە کە من ئەمەوێ هەروە بە کورتی بەتان باس بکەم جۆرەکانی ژنەکان چۆن بۆ نمونە کچانی خوار 18 ساڵ کە بە پێی یاسای نێودەوڵەتی مۆمافی مرۆڤ تاوانێکی گەورەیە وەکو تاوانی کوشتن وایە و مەترسیشی هەیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی و مادەی هۆشبەر و فرۆشتنی لەشی مرۆڤ وەکو ئەوانە بەڕاستی هەژمارەکرێ ئەوەی کە لە خوار 18 ساڵەوەی پێ بکەی بەڵام سەرکردە سیاسیەکانی ئەم دوو حیزبە ئەندامانی سەرکردایەتی دەستڕۆیشتووەکان هەمیشە مرۆڤ وەکو سوتەمەنی سەیرەکەن لە پێناوی ململانیە و یەکتری خستن و چاڵهەڵکەندن و کۆکردنەوەی زۆرترین زانیاری لەسەر یەکتری و لەسەر نارەکانی خوارد جۆری دووهەمیان ژنانی خاوەن ماڵ و خاوەن مێرد باشە ئەمە بەکاریان هێن کاتێک بۆ دەستخستنی هەری کار ئەشتن ناودام و دەستگاکانیان بۆ کارکردن بە تایبەتی کەناڵەکان پیجەکان ئەو پیجانەی کە ڕەسمی تۆری کۆمەڵایەتەکانی ناو ئەکاونت و ناو پیجەکان و فەیسبوک و ئەم بابەتانە وە کۆمپانیا و بارەگا و چوزاون دامەزاوە سیاسیەکانی حیزبینی حکومی و ناو هەموو ڕێکخراوەکانیش ئەمانش لەو ژنانن کە دایان ئەنێن بۆ ئەم مۆزوعانە جۆری سێهەم ژنانی پاچەکانی ترە ناڵین هەمووی ها بە هەڵات تێک نێن ژنانی نەپاچەکانی کەش تێدانێن بە تایبەتی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژ ئاوە هەندێکیشیانی باکوور باشنی هەروەها ژنانی دەرەوەی وڵات ئەوانەی کە لە ئەوروپا نیشتەجن باشە کاتێک وەکو کەسێکی شارەزا و بە ئەزمون گوایە ئەزمون لێنێ ئەگەڕێنەوە بۆ سێمانی بۆ هەدر ئەم بابەتانە باشنیە لەوێ ئەخەنە ناو کاری سیخوڕیەوە لەسەر ئەمە ناوی چەندین ژنیشمان لەلایە بەڕاستی کە ئەو کارە ناکەن باشە کاری ئەم ژنانە چییە و چۆن سیخوڕی ئەمان ئەنجامەدەن هەندێکیان بە ناوی وەهمی براند کارکردنەوە خزمەت بە ڕاستپاتەکانی سیخوڕی بەرپرسەکان ئەکەن بە کۆکردنەوەی فایلی ئەو کەسانەی بەهۆی ئەم ناوانەوە لیان نزیک دەبنەوە و پیشەی ئەم ژنانش چی و چییە تیکتۆک چی شارەزاکانی دەروونناسی کێشەی خێزانی لە ڕێگەی ئەم جۆرە نازناوانەوە لە پیاوانی بە ئامانجییان نزیک ئەبنەوە بۆ ئەوەی کە زەڵبەکەی دێبێت بێژەر زۆری تایە پەیامنێرەکان زۆری تایە مێدیاکارەکان زۆری تایە کادری حیزبی مامۆسایانی زانکۆ چالاکەوان پزیشک وەکوتم مامۆسای ئاسایی ئەوانەی تر پارێزە کەسانی وەهمی ڕەخنەگر و ناڕازی خەڵکانی ئاسایی لە ناو لە دەرەوەی وڵات شاعیر نووسەر خوێندکاری زانکۆ هونەرمەند کچانی مناڵی بلۆگەر و نازام تیکتۆکچی ڕیکلامکار باشە ساڵۆنەکان سنتەرەکانی جوانکاری لە ناو هەموو ئەمانەیە بەڕاستی وجودی هەیە ئەبێ بە وردی ئاگاتان لە خۆتان بێ خۆشەویستانی من باشە چۆن بە بەرنامە کار لەسەر ئەوە کراوە ژنانی هەرێمی کوردستان ببن بە سێکس فرۆش و کۆکردنەوەی فایلەکان بۆیە من هەندێک کەس یەکەم جار کە من هەندێک قسەم لەسەر ئەو کەسی لەتیفی سەلەفی کرد هەندێک کاگەم تۆ دیفاع لە لەتیفی سەلەفی کرد دیفاعم لەو نەکردەوە بابا لەتیفی سەلەفی ئیشەکەی دیارە کاکە خۆمە ئیشی یەکەم جای نەبرا لەتیفی سەلەفی ئەمە ئەخلاقیەتی کاکیجێ ئەبێ دوور بخرێتەوە لە کۆمەڵگا بەڕاستی ئەم کابرایە تەواو بەڵام ئەم ژنانەشی کە ئەمڕۆ ڕائبین با بە خەتەرە بۆ کۆمەڵگای مرۆڤاتی ئەجزانی ئارام ئەحمەد ئێستا تۆ وەکو پیاوێ ئەگەر بتەوێ لەگەڵ ژنێکی کورددا ڕەفاقەت بکەی زەواجی لەگەڵاکەی ناوێری ئەترسی بەڕاستی کاکی جان ئەی کێ وای لێ کرد کە هیچ ژن و پیاوێ متمانان بێتن نەمێنێ کاکی جان ناتوانانی قسە شانگایە بنێ کاک ئەمە بۆ خۆی کێشەکەی باشە اینجا ڕاکێشانی خەڵک بۆ کۆکردنەوەی زۆرترین پارە کڕینی کەرەسە نمایشکی خۆ نمایشکردن بۆ خەڵک لە ڕێگەی ڤیدۆ وێنە نمایشی ناو سناپچاتەکان ئینستاگرام بە نمونە تیکتۆک فەیسبوک فڵانە فیسار و ئەلەم بابەتانە ئەوە چی بۆ ڕیکلام هاتە سەری باوکی ئەوە چی بوو بەخوا تیکتۆکەمان خراپ بوو خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەوە چی بوو والله نازم شي هسه تيك توك برحل مداخل او اللي هات باب انه تيك توك شو مدروا وجا اخو هداج ناخذ باخوه بهالحال
کێشەی بابەتەکەمان ئەوەی نەمەوە ڕاستە ببرن بۆ برادران تیکتۆک نازانم چی هەست لەسەر شاشەکەم شتێکی خراپکە نازانم چیان لێکردین ئەڵێ ستیپ پیت پاوزۆش دوای پاوزۆ ماوزاکە بەڕاستی نازانم بۆ چی وایە بەرحاڵ اینجا لە ناو فەیسبووکیشا باسمان کردووە بەهۆی کۆنتڕۆلکردنی کۆمپانیەکانی تۆڕی کۆمەڵایەتیەوە لە هەرێم لەلایەن پارتیشێتیەوە بەتەواتی زاڵ بوون بەسەریە بۆ ئیشانە ئەمە ئەیکەن پارتی و دەستگای پاراستن ئازیزان لە ڕێگەی کادر و ئەندام و زۆرێک لە لایەنگرەکانیانەوە لە بەرامبەر وەرگرتنی موچەیەەکە مانگانە پیج ئەکاونتەکانی ئەم کارانە ئەکەن و ئەمە ئیشیانە باش نییە کادری مەدەنیان هەیە یعنی ئەتوانم بڵێم هەموو مەدانەکانی گرتوتەوە بۆیە حتا ڕۆتە ئیسلامیەکان ئەوانش خەڵکی ئاراستەکرایان تایە وەکو ئەوی دکتۆر عەبدولەتیفی سەلەفی کە هەر خوان بۆیان داناون کە ئەوەی لێ بکەن لەبەرەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەو قسانم کرد بۆی هەمووتان ئاگاداری خۆتان بن چ پیاوەکان چ ژنان بەڕاستی و ئەوەی کە لە باشوورە ڕوو ئەدا ئیشی یەکێتی و پارتیە و بەڕاستی ئەوان ئەو کۆمەڵگەیان ئاوا لێ کردووە و ئەبێت چۆن باسی لەتیفی سەلەفیەکان ئەکرێ ئەبێ باسی ئەو ژنانش بکرێ کە بەڕاستی ئەو کارانە ئەکەن ئەوە کاری بێڕەوشتیە ئەوە کارێکە کە بەڕاستی کاسات خوڵقێنە و متمانە کوژە و هیچ شتێک نەهێڵێتەوە من زۆرم قسە کرد بەڕاستی نزیکەی 1 سەعات لەبەرەوە کاتان ناگرم تیکتۆکەشم خراپ بوو بەداخەوە نازانم کێشەکەی چییە هیوادارم کە ئەوە نەبێت بەرحەڵ شەو شەوگاتان خۆش بێت و خواتان لەگەڵ خۆشەویستانی ئارام ئەحمەد بەخێر